کەماڵ دیپ ئەندازیارێکی میکانیکە و خاوەنی دوو دیپلۆمەیە لە هیندستانی وڵاتی تەنها 6 مانگە لە بەلژیکا دەژێت. پێکەوە لەگەڵ هاوکڵاسیانیدا لە کلاسیکی ڕێنمایی کۆمەڵایەتیدا فێری ئەوە دەبێت چۆن بەناوم بیرۆکراسی بەلژیکادا بسۆڕیتەوە. دیپ دەڵێ ئەو بە هیوایە کارێک بدۆزیتەوە شایستەی بێت. زۆر ئاسانە ئەگەر بێت و لێرە بە باشی بخوێنی. ئێمە لە وڵاتی خۆماندا دیپلۆمەمان هەیە و ئەگەر بیانگوازیێتەوە کار بۆ خوێندکاران لێرە گرفتێک نییە. بەڵام هەموو کەس وا دەڵێ وەرگرتنی هاوناسەمە بوو نیشتەجی بوون لە بەلژیکا زۆر سەختە. بێجگەلەوە وڵاتێکی زۆر خۆش و باشە. ئەم کلاسانەی ڕێنمایی کۆمەڵایەتیانە لەلایەن ڕێکخراوەی نەسۆدگیێڕی گروپی بۆنی بەلژیکیەوە پێشکەش دەکرێت کە نزیکەی 6 تا 8 کاتژمێری خوێندنە و پاشان کلاسی زمانی هۆڵەندیە. مارینە ڤەلەدینە رووسیا و نزیکەی 9 ساڵە لە بەلژیکا دەژیە. هیچ کەسێک پێی نەگوتوین پێویستە تۆ ئەمایە ئەوە بکەیت یان ئەوە تا سزا دەدرێت. هەر بۆیشە بەڕاستی تەنها ئەو کەسانن دەیانەوێت لە وڵاتەکەدا یەک بگرنەوە ئەوانەی لە مانە ڕاستەقینەکانی ژیان لە وڵاتانێکی بیانیدا تێدەگەن و خواستی خۆیان بۆ نیشان داوە. خوێندکاران فێر دەبن چۆن یارمەتیەکانی کۆمەڵایەتی کار دەکەن و چۆن لەبارەی موچەوە بۆ توێژ بکەن. ڕازمەری خەڵکی گانایە و خاوەنی 2 منداڵە و ماوەی 2 ساڵە لە بەلژیکا دەژێت. ئەو دەڵێ پێشەم کلاسانە نەیدەزانی سیستمی تەندروستی بەلژیکی خۆڕەیە. فێر دەبین چۆنیەتی دۆزینەوەی کارمان فێر دەکەن، چۆن مافەکانی خۆت بپارێزیت، چۆن خۆت لە کارێکدا دابمەزرێنیت، ینی هەندێک لەو زانیاریانە هەر نەمان دەزانیت. ئەو کەسانی ئەم بەڕەمە بەڕێوە دەبن دەڵێن سەرکەوتنی لەسەر پێکەوە گرێدانی ڕاوێژکردنی تاکە بە تاکە و کۆبوونەوەکانی بە کۆمەڵ و گروپە. ئێرێک دی جۆنگ بەڕێوەبەری بەرنامەکە دەڵێ دەمێکە ئەو کەسانەی نوێن وەکو گرفتێک دەبێنرێن، بەڵام ڕێکخراوەکەی تێدەکۆشێت ئەو دیدوبوشنە بگۆڕێت. دۆسیمان بەو کەسانە نوێ هەیە بۆ دامەزراندنی کۆمەلگاکەمان. ئەوە لە هەموو شوێنێکی جیهاندایە کە ئابوورێکی گەورەت هەیە پێوەستی دەکات ئەوانەی تریش بە هەمان پێلە بگان بۆ دروستکردنی کۆمەلگاگەل. لە کاتێکدا لاوازی ئابووری ئۆروپای گرتووەتە بەر، ئەو کەسانەی بەم زوانە گەیشتون دەڵێن هەرچە زووتر خۆیان بگونجێنن شانسێکی باشتریان دەبێت بۆ دروستکردنی ژیانێکی نوێ بۆ خۆیان. ئەمە راپۆرتێکی لەلایەن بەشی کوردی دەنگی ئەمریکا.